دەمن دارمی هە دەمن داری مەزەسێ 50,000 دەگرێتەوە دێ نەحمەد خوانیا زۆر زۆر جەوەکەم پێ خۆشە بەس ماشەڵڵا هەندی شوشە لێ شوشە جمعەکەیت کە نهاتم پێم لە شوشەیدا ئەفتەقەر پێم دڕان ماشەڵڵا من دەمن دارمیە خوا لێم نەسێن یا ڕەبی دەمن دارمی هە دەمن داری مەزەسێ 50,000 دەگرێتەوە دێ نەحمەد خوانیا مەلەوانی لە خوای بەزیاد الحەمدولله هەوڵدەی منداڵەکانیش فێرە مەلەوانی هذه طبعا أري والله لقريان عول دم بس نامي بس نزيخور حتى تاو خويا اللي رادين خێزانەوە دێنێرە بري بخيزان ودي ميرانا زەوەکەت پێ خۆیێرە لەگەڵ والله باشە ئێرە فێنیکە جەوەکە گەلە خۆش بووە زوو دێنێ ئەری والله هەموو جمعان دێنێ ئەری والله ئێنگۆ مەلەوانی دەکەن بەس زۆر نا ئێرە شوێنێک نییە لە عایلە بتوانین لا بقرآن يعني مش شكل دبي ديزاين دبي كنت عامل كي لبو خيزان دبي تصاوريك حتى دبتي يواري أزملواني بكي يعني هم تيكرا بس إنساني زور تاكا هزار عمل داك بابي مساعدة عائلة دكا دستاولاي هزار عمل داك بابي ونعكسانا هي مساعدة عائلة دكا بس هي مساعدة كما بيون ما بيون ملواني خمان دكين تو أري والله هزار